سڵاوتان لەبێت. ئەمریکا و وڵاتانی دراوسێ بەهای دیناری عێراقی دادەبەزێنن. بەرزبوونەوەی دۆلار بەرامبەر دینار یەکێک بوو لەو کێشانەی هەرزوو و بەرۆکی سەرۆک وەزیرانە تازەکەی عێراقی گرتەوە، هەرچەندە پاش نزیکەی 7 مانگ لەسەر هەڵدانی قەیرانەکە گرفتەکە لە ڕووی یاساییەوە چارەسەر کرا، ئەویش لە ڕێگەی یاسای بودجەوە، بەڵام بەهۆی جێبەجێ نەکردنی یاساکە هێشتا ئاسۆکانی بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار دەرنەکەوتووە. لە یاسای بودجە 3 ساڵەکەی عێراقدا $100 بەرامبەر 130,000 دینار دیاری کراوە، بەڵام ئێستا جیاوازی نرخی دۆلار لە نێوان بازاڕ و بانکی ناوەندیدا نزیکەی 80,000 دینارە، بەو پێی لە بازاردا $100 تا 148,000 دینار دەڕوات. جگە لە چارەسەرە یاساییەکە گرفتی دیکە ماوە و بانکی ناوەندیش کە دامەزراوەیەکی بەهێزی وڵاتە و کۆنتڕۆڵکردنی بازاڕی دراو لاستۆ دەگرێت، پێشتر چەندین هۆکاری بۆ دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلارە خستە ڕوو. ئێستاش باسی هۆکاری دیکە دەکات. بانکی ناوەندی ئەمجارە دەڵێت گەورەی قەبارەی بازرگانی عێراق لەگەڵ وڵاتانی ئێران و تورکیا و سووریا لەلایەک و سنووردارکردنەکەی ئەمریکاش بۆ خستنە بازاڕی دۆلار لەلایەکی دیکەوە بەهای دۆلاریان لە عێراق زیاتر بەرز کردوێتەوە. مازن سەباح ئەحماد بەڕێوەبەری وەبەرهێنان لە بانکی ناوەندی عێراق ئاشکرای کردووە بانکی ناوەندی کێشەی نییە لە خستنەڕووی دۆلار، بەڵکو کێشەکە لە خواستی دۆلاردایە، چونکە عێراق قەبارەیەکی گەورەی بازرگانی لەگەڵ ئەو وڵاتانەدا هەیە کە کۆتوبەندیان لەسرە. بۆ نمونە قەبارەی بازرگانی لەگەڵ ئێران کە دەگاتە $10 میلیارد، لەگەڵ تورکیا نزیکەی $12 میلیارد، هەروەها سووریاش بۆ ئاڵوگۆڕی بازرگانی دۆلاری لە عێراق دەوێت. بەڕای بانکی ناوەندی ئەم خواستانە بوونەتە هۆکاری بەرزبوونەوەی بەهای دۆلار لە عێراقدا. گوتەکانی مازن سەباح لە کۆنفرانسێکی ئابووریدا بوو کە وەزارەتی دارایی عێراق و ماڵی حیکمەڕێکیان خستبوو کە تێیدایە بەرپرسەکەی بانکی ناوەندی گوتی بانکی ناوەندی هەوڵیدا دۆلار بداتە هەموو ئەو کەسانی پێویستیانە، بۆ نمونە ئەو کەسانی گەشتی دەرەوە دەکەن، بەڵام تێبینیکرا دەرفەتەکە بە شێوەیەکی دروست بەکار نەهاتووە، بۆیە پێداچوونەوە بە ڕێکارەکاندا کراوە. بەڕێوەبەری وەبەرهێنانی بانکی ناوەندی باسی حەواڵەش دەکات و دەڵێت ئاستی ڕەتکردنەوەی گواستنەوەی پارەی عێراقی لەلایەن یەکێکی فێدراڵی ئەمریکاوە لە ڕێگەی سەکۆی ئەلکترۆنیەوە لە 80 کەم بۆتەوە بۆ لە 8 ئامانج لە سیستەمی سەکۆ ئەلکترۆنیەکەش پشبەستنە بە ڕێکارە جیهانیەکانی حەواڵە کە ڕێڕەوی نادروستی پارەکان سنووردار دەکات. بەڕێوەبەری وەبەرهێنانی بانکی ناوەندی زیاتر لەبارەی سەکۆی ئەلکترۆنیەوە دواوە و ئاماژەی بەوەداوە کە سەکۆ ئەلکترۆنیەکە دەرەنجامی ڕێکەوتنیەکە لەگەڵ یەدەگی فێدراڵی ئەمریکا کە میکانیزمەکانی مامەڵەکردن بە دۆلار لە بەرچاو دەگرێت. سەکۆ ئەلکترۆنیەکە هەموو وردەکاریەکی تایبەت بە گەرەنتی گواستنەوەی پارە لە خۆ دەگرێت، وەکو بەکارهێنانی پارەکە بۆ هەردوو لایەنی پرۆسەکە، هاوردەکار و هەناردەکار، ئەوەشون دەکاتەوە کە لایەنی هەناردەکار سزای لەسەر بێت یاخودنا. ئاماژەی بەوەش کردووە سەکۆ ئەلکترۆنیەکە میکانیزمی بەهێز دەگرێتە بەر کە لە ڕێگەیەوە ناتوانرێت پارە بگوازرێتەوە بۆ لایەنێکی نادروست و نەزانراو. ئەم کارە لەلایەن کۆمپانیایەکی نێودوڵەتی تایبەتمەندەوە کار دەکات کە بێ جیاوازی وردبینی لە هەموو گواستنەوەکاندا دەکات. بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی بانکی ناوەندی جەختی لە گرنگی کارکردنی بانکە عێراقیەکان کرد بۆ پێشخستنی ئەدای کارەکانیان و بەرزکردنەوەی سەرمایەکانیان بە جۆرەیە کە بانکە نێودوڵەتیەکان بیانکەن بە هاوبەشی خۆیان لە عێراقدا. مازن سەباح لە کۆنفرانسەکەدا داوای کردووە گرنگی بدرێت بە پارەدانی ئەلکترۆنی و سوود لە کارتی ئەلکترۆنی وەربگیرێت، چونکە لەو مامەڵەیەدا دۆلار بە نرخی فەرمی بەردەست دەبێت. هاوکات هاشم خالێد کە شارەزایەکی ئابووری عێراقا بە ڕۆژنامەی سەباحی گوتووە دەستگای بانکی عێراقی ئەرکی گەورەی هەیە لە پێدانی متمانە بە بازاڕی کاری ناوخۆیی کە پێویستی بە مامەڵەی دارایی ناوخۆیی و نێودوڵەتی هەیە. پێویستە دەستگای بانکی گەشە باستی بەکارهێنانی تەکنەلۆژیای پێشکەوتوو بدەن بۆ فراوانکردنی بازنەی کارکردنیان. بە بۆچوونی شارەزا ئابووریەکە دەبێت هاوڵاتیان بازنەی تێگەیشتنیان بۆ پارەدانی ئەلکترۆنی و گرنگی مامەڵە ئەلکترۆنیەکان فراوان بکەن. بۆ ئەوەش پێویستە دەستگای بانکی عێراقی ئاستی ڕۆشنبیری مامەڵەی دارایی و سوودەکانی بەرز بکاتەوە، ئەوەش جیاوازی نێوان نرخی فەرمی و نرخی بازاڕە دراوەکان یەک دەخات. هەر شاد بن.